باشە قسەیەکەی ئەڵێ ژنانی کورد کاتێ نازانن چی دروستکەن یاپراق دروستەکەن تا چەند ڕاستە ئەوەیشی خۆمانە ئەمڕۆ بە چ شتێک بەشداری فیستیڤالت کردووە بە خواردنە کوردەوارەکان ئەگە پێم بڵێ چی و چی بە تایبەت یاپراخ و کوبە و ئیزرەمە خۆ دەزانی کورد حەزی لێیە بۆچی دەبێت لە هەموو فیستیڤالێکدا یاپراق بوونی هەبێت وڵی بە ئەم خۆ دەزانی کورد هەر حەزی لێتی دوای ئەوە ژنمان هەیە تااقەتی نیە دروستیکە لێن لێرەی خۆن تا کەسەوە تایبێت تێرە بڵێ لە ماڵ و تااقەتمەوە دروستیکەم ئەمەی تۆ خۆم بەڵێ بەتەکیت زۆر کەسەیە ئاها تااقەتی نیە توانای نەماوە ئەمە بکە یەک لێرە ئەیخوات هەرەکەی بەتامێک و لەوانەیە خۆی خۆش نەبێت جاری وایە تاقیکاتەوە باشە قسەیەکەی ئەڵێ ژنانی کورد کاتێ نازانن چی دروستکەن یاپراق دروستەکەن تا چەند ڕاستە ئەوەیشی خۆمانە هەرکە بێتاقەت بووین دانیشین یاپراخە پێچینەوە لە شەڕ باشترە وانە یاپراقیش بۆ ماڵەوە دروستەکەی هەموو کاتێ ئەرۆڵا کە بمێ شەڕ نەکەم یاپراخە پێچمەوە تا چەند حەزیان لە یاپراقەکەی تۆیە وەڵاهی 100% حەزیان لی بووە یعنی ئەوەی تاقی کرد بێتەوە دووبارە هاتۆتەوە بۆلا ئەم جلە کوردیانە ستایلی خۆتە بەڵێ هەر خۆشم دووریمە ئەمە چەندێکت پێویست تا ئەم جلە بدووریت وەڵاهی کاتی وای ناوێت چکە ئێمە خۆمان ئینسان کە دەزڕەنگین بۆ خۆی جاشتێکیش بۆ خۆ بێ زووتر بەس کڵاوەکەم دەزڕەنگینەکەی بەرامبەرمانە ئەم ڕۆژتەکان هەمووی خۆت هەم خواردن هەم جلوبەرگەکەت بەڵێ بەڵێ هەمووی خۆمانە هەموو جارە بەشداریان فیستیڤاڵان دەکەیت وەڵاهی بەپێی مەجال زۆر کات نەوەڵا ناتوانم هەموو کاتێ هەر بە یاپراق بەشداری دەکەی خواری دیکەش بە کفتە و بە بریانی و بە کوبە و جاریوە ئەگەر شوێنەکە گونجاو بێ چێشتی دار لێ ئەنێم برنج و شلە و مریشکەکەین بەدار خەڵک زیاتر حەزی لە یاپراقیان لە کفتە وەڵاهی یاپراخەکە زووتر زیاترە خۆن نازانم ئیتر ئەویشە خۆن یاپراقەکە و گۆشتی تەیە نانە بە سادەی کردومە چکە هەیەڵە گۆژ ناخۆم ئیتر شتەکە عام بێ بێ سادە بێت